بارودۆخی ژیانی ئێمە باس ناکرێ هێندە خراپە تێدەگەی یعنی لە خراپیان باس ناکرێ ئێستا هەیە هاوسەر لە هاوسەری جیابەتەوە بەهۆی پێنەدانی پارەی ژینگە پارێزان بۆیە دەڵێم کاک پاڤێڵ کاک قوبات کاک هەڤاڵ ئەبوو بەکر تکایە باخ یعنی بەهانای یعنی خەڵکی دەڤەری ڕاپەڕین وەرن هەر با بۆ دەنگدانێ نەبێ بەهانای وەرن خەڵکی دەڤەری ڕاپەڕینی کرد بۆی ئەو زوڵمەی بەرامبەر بکرێ ئەوە خراپ بن بەرامبەری داک ژینگە پارێز چینەکەی هەموو چینێکی ئیدارەی ڕاپەڕین وەزعی خراپە بەداخەوە هیچ داخوازێکی ئێمە تێدا تۆمار نەکراوە وی هەر ئەو کاتە لەگە کاگاوەڕێمە بڕیارماندا کە گربوونەوەکانمان بەردەوام دەبێ و ناچینەوە سەرکارەکان ئێمە داوامان کردووە موچەکانمان بچێتە ئاستی پاکەوانێکی یان کرێکارێکی شارەوانیەکان کە 400,000 بەڵام ئەوان 330,000 داناوە بەداخەوە یعنی بەو شێوە کارکردن و ئیشکردن و نەقسنە سەر ئەو بابەتی کە 2 مانگە ئێمە موچەمان پێ نەدرا و باز نەکردنی ئەو بابەتە هەر هیچ سوودێکی نییە بۆ ئێمە داوامان کردووە بە زووترین کات داواکارەکانمان جێبەجێ بکرێ لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکارەکان چی دەبێت بەردەوام دەبین ئێمە و بەردەوام دەبین و بەدڵنیایەوە ڕێگای تر دەگرینە بەر بەڵێ.